بینەرانی ئازیز سڵاوتان لێبێت من یادگار فایقم ئەم شەو بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە شاری سلێمانی ئەزیزەوە لەگەڵتانە بین بۆ پێشکەشکردنی ئەمەڵقەیەی باسی ڕۆژ لە تەوەری یەکەمی باسی ڕۆژ میوانداری کاک سەردار قادر پارێزگاری سلێمانیمان کردو بۆ قسەکردن لەسەر کۆمەڵێک تەوەر من بە خێرایی ئاماژە بە کۆمەڵێک تەوەر ئەم و بەوردی و بە تەفاسیل لەگەڵ کاک سەردارە باسیەکەی لەوانەی ئەوەی کە لە 2016 چی کراوە بڕیاریان چییە لە 2017 بەرنامەکانیان چۆن ئەبێت و تا چەندە ئەتوانن ئیشەکانیان بکەن بەبێ کێشە بەبێ ئاستەنگ بەبێ ڕێگری چ لە ڕووی لە ڕووە سیاسیەکەەوە بێت چ لە ڕووە مادی و داراییەکەەوە بێت لە ئێستادا ئەوەی باسێکی گەرمە ئەزانم بەشێکی زۆری بینەران چاوەڕێیەکەن ئەوەیە کە ئایا سبەی پشووە و پشوەکە کوێگرێتەوە سنووری سلێمانی چ شارێکی دیکە و چ ناحێ و قەزایەکی دیکە گرێتەوە و باس لە خەم و کێشەی نەوت و بەتایب نەوتی سپی و ئەوەی کە زستانە و نەوت وەکو پێویست دابەش نەکراوە و کێشەی کارەبا و ئەوە یەکرێ بە جۆزەی 20 ئەمپێری و دۆخی ئاوارەکان پرۆژەکان بودجەی پرۆژەکان و باس لە تەجاوزات و زیادەڕۆیش لەسەر مڵک و ماڵی میریش ئەکەین چکە وەکو کاک سەردار پێشتر ئاماژەی پێدا لە ئێستادا لە سلێمانی بە شێوەیەک لە شێوەکان بوونی هەیە و ڕەنگە بەری پێنەگیرێت لە گەشەکردنی شابێ کاک سەردار دووبارە بە خێراتن تەکەم پێم خۆشە زۆر بە خێرایی بەوە دەست پێ بکەین ینی پار لە ئیشوکاری خۆتان تا چەند ڕازی بوون و پرۆژە و بەرنامە و پرۆگرام و دنیابینیتان بۆ 2017 چیە بەنسبەت شاری سلێمانیە هەموو کارێکە بێ مراجعە بکرێ ئیتر لە تۆ خشتەیەکی ساڵانت هەیە ئەو خشتەیە دائەنرێت لە بەشی پلاندانان و بەدوادات چوونە لە پارێزگای سلەیمانیە لەگەڵ وەزارەتی پلاندانان کە بودجەکان دائەنرێت بەداخەوە موازنەی هەرێمی کوردستان نیمانە دەرگای پەرلەمان داخراوە کە دەرگای پەرلەمانە لەوێ تەصدیق بکرێ موازنە وەزارەتی پلاندانان کۆی داواکاری وەزارەتەکان وەرەگرێت دوایی سیقەکەی حازرەکە ئەیباتەوە ناو حکومەتی هەرێمی کوردستان مناقەشەکرێ ئەبرێتە پەرلەمان تەصدیقەکرێ بەشی پارێزگاکان لەو بودجە موازنەیە وەرەگیرێ و پرۆژەکەمان لەسەر ئەساسیەوە دروستەکەین ئەوەی کە ئێستا هەیە بەدەرە لەمە تەنیا بودجەیە کە لە ساڵی 2016 بۆمان هاو بودجەی پەروێدانی هەرێمەکان بوو کە ئەمە مرکزیە لە بەغدادەوە بۆ هەموو پارێزگاکان دێت ئەچێتە وەزارەتی پلاندانان و دابەش دەکرێتەوە بەسەر و پرۆژانەی کە پێشتر ئامادەکاری بۆ کراوە بڕەکەی لە پاردا تەنیا 9 ملیار دینار بوو کە خۆی لە کاتی ئاساییە پێش 14/2 2015 بڕەکەی 369 ملیار بوو ئێستا 9 ملیارە و ئەم 9 ملیارەش بە 0.تات لە 100 دەرەچێ بەڵێ و ئەو بڕی کە بۆیان دانین بەشکردنە بۆ پارێزگای هەڵەبجە چونکە پارێزگای هەڵەبجە لە بودجەی پەروێدانی هەرێمەکانە تا ئێستا دانەنراوە وەک پارێزگایەک و ئیدارەی ڕاپەڕین و گەرمیانە بە بەشی خۆیان هەیە لەو بودجەیە لە ساڵی پێشوودا بە شێوازێ بەشمان کرد کە بتوانین هەنگێ پرۆژەی پێتاوەکەین دواتر بە وەزارەتی پلاندانان ئاگاداری کردینەوە ئەمە وەکو قەرزێک هەیرێتەوە بە کۆی بەڵێندەرەکان ئێمە بووین بەو شوێنەی کە قەرزی وەزارەتەکانمان ئایەوە بە پێی حسە و تەناسب و چەند لە بچینەدایشیەوە نییە نە ئێمە بابەتەکەمان ئەوە بوو کە لە سایە 85 پرۆژەکان کە تاوە بۆ بڕێ پارەی بینێت تەواوی کە بەڵێننامەیەکی پێوەگرین بەرنمەکەی ئێمەوە بوو دوایی بەو بەرنمەی وەزارەتی پلاندانان بەشمان کرد مقاولێک 2 ملیۆن دیناری بەرەکە و یەشێک 200 بەرەکە و تەمان بەشی تاوکردنی ناکرد هەنگێ پرۆژەی پێتاوکرا بودجەیەکی ئاساییمان هەیە کەوە بودجەی ئاساییە کە بڕەکەی بەشی بەس بودجەی تەشغیلیە کە ئەویش لە بڕەکەی لە 100 بۆ بە 135 ئێستا بوو بە 125 دابەزی بۆ 2017 نەسرەکان هەمووی لە 125 ماوەتەوە دابەزایەوە بەردەستێکمان هەیە کە بڕەکەی 10 ملیۆن دینارە ئەوە بۆ ئیدارەدانی هەموو قەزا و ناحیەکان و هەموو بەڕێوەبەرە گشتەکان و پێداویستەکانە کە جاران بەس خواردنی ڕیستۆرانتەکان و میوانداریەکانەوەنیتی ئەوی زیاتر ئەوەتی ئێمە لە ماڵی میوانداریمان تەرکاوە چونکە پێمان ناکرێت بەڕاستی هەرچیەکێت لە پێشا مامەڵەی ئەوەی لەگەڵاکەین کە خۆی مەسرفی خۆی بکە خۆی مەسرفیمانەوەی بکە چونکە لەگەڵ بڕنەوە پێمان ناکرێت بەڵێ لایەنیشکە ئەوە هەیە کە بودجەیەکی تەواوی هەیە بڕەکەی کە بۆ پارێزگای سلەیمانی 25 ملیۆن دینارە لە مانگێکە کە جاران 30 بوو داوامان کرد زیادکرێ بە هاوشێوەی پارێزگاکانی تری هەرێمی کوردستان بەداخەوە لە جیاتی زیادکردنیان 5 ملیۆنیان ئەمڕۆ بۆ کەم کردینەوە بە 25 ملیۆن بۆ تەواری
هەر ئێستا کە ئەم بەفر و بەزمە هەیە لە سنووری سلەیمانیە من پێویستم بە گازە بۆ سیارەکانی شارەوانی پێویستم بە گاز و بنزینە بۆ هەموو شۆفڵ و سیارەکانی شارەوانی و ئاودانکردنەوە و خۆڵە ئەو خوێیەکەی کڕین تەنیا بڕی 6 تەنمان کڕیوە لە پارانەوە لەم و لەو لە بەردەستا بووە بۆیە من عزرخوایی بۆ هاوڵاتیانی پارێزگای سلەیمانیێنین کە نەمانتوانیەوە دەست بە دەست کار بکەین بۆ ئەوەی کە ڕووداوڕێە من کە ئێسا گەیشتمە لای خۆتاندانی پێدانێن بەڵێ قسەکەتەوە ئێستا گەیشتمە لای بەڕێستان کەمێک دوا کەوتم لە بەرەوەی ڕووداوێک لەسەر پردی کوبانی هەبوو پەیوەندی بەلایەنە پەیوەندیارەکانمانەوە کردووە بە پەلە بەرن لای بن و چاشی کەنەوە هەموو ئەم قەیرانانە پێدەمان ئەڵێ ئەمە قەیرانی ئابووریە ڕنگدانەوەی قەیرانی ئابووری لە دوای خۆی دەرەکەوێ هەمیشە لە دوای شەڕەکان قەیرانی شەڕ ڕۆیە لە دوای قەیرانی ئابووری تەئسیرەکەی لەسەر سێکتەری جیاواز دەرەکەوێ ئەم سێکتەرە جیاوازانە بەس ئەمە کارێکی فێرکردوین لە قەیرانیشا هەڵوێستی گشتگیر دروست دەبێ لە قەیرانیشا ئەوەی کە کوردەواری ئەڵێن لە تنگانەدا کەسی خۆی دەرەکەوێ ئێمە لەو تیمەی لە حکومەتی خۆجێیین لەو تیمەی کە لەگە حکومەتی هەرێمی کوردستانە کارەکەین لەو قەیرانەوە بەرنامەی هاوبەشمان هەیە بۆ دروستکردنی چیمان پێکرێ و پرۆژەی بەدیلمان چییە هەستەکەن لە ئاست چاوەڕوانی هاوڵاتیانە نەبوون هاوڵاتیان تا خزمەت کرێن کەمە ئەوە ئەرچی حکومەتە ئەرچی حکومەتە بژێوی بۆ دروستکە ئەرچی حکومەتە بەرامبەر کارکردنەکەی موچەی مستحقی خۆی باتێ ئەرچی حکومەتە کارەبا و ئاو سوتەمەنی بۆ دامینکە ئەرچی حکومەتە جادەکانی بۆ چاکە ئەرچی حکومەتە قوتابخانەکانی بۆ چاکە ئەرچی حکومەتە لە هەموو سێکتەرێکی تەندروستی ئەوە خزمەتی بکە ئەمە ئەرچی حکومەت دەوڵەتداری تەنزیمکردنی داواکاریەکانی خەڵکە و ئیشکردنە بەڵام لە لای ئێمەش موبەڕیرهێنانەوە نییە ئەمە حاڵی دارایەکەمانە ڕاستتر و ڕازگۆتر ئەوەیە لە نێوان حکومەتی خۆجێی و حکومەتی هەرێمی کوردستانە پەیوەندیکی دروست بکرێ بۆ دۆزینەوەی ڕێگە چارە ڕێگە چارە بۆ دروستکردنی داهاتی گشتی زیادکردنی داهاتی گشتی ئێمە هەموو داهاتەکانمان لەسەر نەوت و سەلەی نەوت بوو بەو دەرداچین باشە بە بینە سەر باسی خزمەتگوزاریە سادەکان ئەوەی کە هەر زۆر سادەن وەکو عەرەب ئەڵێت کەمالیات نین ضروریاتن ئەنیشتی جوانکارینی لەمە پێویستە هەبێت کێشەی سوتەمەنی ینی ئەوترێت لە ئێستایە ینی لەم ڕۆژانەیە گەنجێک ڕەخ بۆتەوە لەسەر من ڕەنگە من نمونەیەک بێت و هی ئەوە بێ لەسەریشی بۆستی چکە دوجار ژیانی مرۆڤێکە ئەوترێت یانی تا ئێستا بەرمیلێک نەو دابەش نەکراوە لە سلێمانی کە ینی سەرمای سلێمانی ناوی خۆی بخۆیەوەتی سەرمایەکی سەختە ئەمە چۆن چارەسەرەکەن و بەتەمەن لە هاوینە بیان دەنێ نەقوربەندن سوتەمەنی سێکتەرەکە ئەویش مەرکەزیە ناوەندیە دەسەڵاتی پەیداکردن و دابەشکردنی سوتەمەنی دەسەڵاتێکی ناوەندی حکومەتی هەرێمی کوردستانە لە 26 پێنجی 2016دا بە ئێمە وتراوە لەمە دوان ناتوانین سیاسەتی داعمی سوتەمەنی بکەین نەوتان بۆ بنێرین لە هەمان ئەڵێ نیمەیتر بۆ حکومەتی هەرێم بەزمێک هەیە داعمی سوتەمەنی لە کاتێکا ئەکرێت کە تۆ تواناو بەسەریا بشکێ ئیشی بۆ بکەیت لە خۆ زیاتر بێ و ئەمە جۆرێکە لە ئامۆژگارەکانی بانقی نێودەوڵەتی کە بە حکومەتی هەرێمی یاوە باشە ئێوە وەکو نوێنەری خەڵک ئەنی جەنابەت باڵاترین دەسەڵاتی ئەم شارەی قەت پرسیاریەوەتان کردووە و دڵنیاشم ئاگادارن نەوتی ناوخۆ لەسەر جادەکان بە 14,000 و 15,000 فرۆشرێت بۆچی هەیە بۆ بازاڕی ڕەش و فرۆشتن بۆچی نییە بۆ هاوڵاتیان بەڕێزم ڕێگەم بەی بە زۆر بە ڕازگویانە ڕوونی کەمەوە کە سوتەمەنیان بە ئێمە واوتۆ و تویانە دەسەڵاتێکی لامەرکەزیتان هەیە هەر پارێزگایە خۆی خەمی خۆی بخوا من لە سنووری سلەیمانی پارێزگای سلەیمانیە 2,014,000 کەس دانیشتی پارێزگای سلەیمانیە لە ئێستادا باش بە هەموو گەرمیان و ڕاپەڕین و تەنانەت پارێزگای هەڵەتجەش سوتەمەنەکەی لەسەر ئێمە بۆ هەر بەرمیلێک نەوت تیسپی کە بەسەر ماڵانە دابەشیکەین ناو شار و دەرەوەی شار پارێزگای سلەیمانی پێویستمان بە دەوری 103 بۆ 104 ملیۆن لیترە بێ باش ئێمە لە شۆ بێنین ئەوەی کە هەیە ڕێکەوتنیشی پێشوو هەبوو لەگەڵ بەغدادا کە بڕی 30 ملیۆن لیترمان بۆ بێنن تا ڕێکەوتنەکەی کراوە لە فەرسەی پارێزگای بەڕێز پارێزگاری سلەیمانی پێشوودا کاک دکتۆر ئاسۆ بەڵێ کە چوین ئەو نەوتەمانێناوە تا ئێستا لە بۆتەی ئەم چەند مانگی پێشوودا تەنیا بڕی 20 ملیۆن لیترمان بۆ گەیشتۆ سیەکە نەگەیشتۆ ئێمە داوامان پاساوی نەگەشتنی چییە؟ پرۆسەی وەبەرهێنان و تەوزیعکردنەکەی خۆی خاوە بێجیت نەماوە
لە دۆرەوەیەت جاری وایە لە بەسرەوەیەت و بە تنۆکەمانەنێ بە ئەنقەستە نەخێر ئەوە پرۆسی دابەشکردن ینی لە کەلار و سلێمانی بۆ نمونە دەبەیەک نەوت بە 13000 و 14000 و 15000 بەڵام لە خانەقین من ئاگادارم یەک بەرمیل نەوت بە 40,000 فرۆشێت هەندێک جار بەڵێ ئەوانەکەش زۆر نییە بەڵێ ئەنجا من ئەگەر بفەرموویت ئەم نەوتەمان سەرچاوکەمان ئەوە بوو کە 30 ملیۆن بەشمان ناکا هەوڵە گشتگیرەکەمان ئەوە بوو کە بەغدا ڕازی کەینەوە تکایە ئێمەش بەشێکین لە عێراقی فیدراڵی ئیتیحادی بەشە نەوتی پارێزگاکان چۆن تەوزیعەکان بیدەن بە ئێمە لە ڕێگای کەرتی تایبەتەوە بچێ پارەکەی بچکەمە پارەشمان نێ پارەی ئەوە بین دوایی کە دابەشە کرێ بەسەر هاوڵاتیانە بە 48,000 ڕێکەوتین ئەو پارەیە بگەڕێتەوە بۆ حکومەت تا ئێستا ئەو بڕیان بۆ نابین هەوڵێکمان نا موافقەتی حکومەتی هەرێم و هەوڵێکی لە پارێزگای سلێمانیە لەگەڵ دەوڵەتی جمهوری ئیسلامیە ئێوە لە سەرەتای ئەم مانگە شەر دانیشتنیەکتان وەفدێکمان لە چواری یەک بوو وەفدێکمان نرد بۆ ئەوێ کە وعد بوو ئەوانیش بە سیعری مەدعوم بمانەنێ 70 بۆ 80,000 دینار بیان یعنی وامان ڕێکەوتوین لە 65,000 بەرمیلێک بماندرێت لێرەوە زۆر پێشوازیان لێکردی چەند دانیش نییە دوو مانگە منەیەن نۆبن باشە وەفدەکەمان نردەوێت شورە تاران سیارەکەی کە بەیەمانوت بوو ساری بازاڕی ڕەش بوو هەروەکو ئێرە لێرەش دەداتریش باشە کەوتینەوە مفاوەزات کە ئەمە بە ئێمە ناکرێ ئێوە وعدان بە منناوە واتان کرد بە دەست بەتاڵی مەمانێرنەوە ئەگەر چەند ملیۆنی شمان بەنێ مەمنونە بین بەو نرخەوە کەرتی تایبەتیە پارەکەیە ئێمە حکومت پارەمان پێنیە ئەو هەوڵە هەر بەردەوامە لە لایەکی کەوە پاڵەوگەکانی بازیانمان هەیە پاڵەوگەی ئەومانەیە کە نەوتی سپی ئینتاجەکەن نووسراوە نووسیەوە بۆ کۆمپانیای قەیوان کە ئیدارەی پاڵەوگەی بازیانەکە کە بڕی نەوتی بەرهەماتی ڕۆژانەتم بەرێ بۆی من تەوزێعی کەم بەسەر هاوڵاتیانە هیچ نەوێ ئەو شوێنانەی کە ساردن و بەفرن و کارەبای بە تەواوەتی نییە و ڕێگریە لە ژیان تا ئێستا وەڵامیان نەداومەتەوە و ناکرێت چووکەوانی وایەکەیە بەم زوانە هاوڵاتیان بەرمیلێک نەوت وەربگرن زۆر بەسەریحی من بەسەرەحی پێتان ئەڵێم کەرتی تایبەتمان ئەگەرتر کردو ئەوەی بەنزین و گازێنێ ئەگەر نەوتی سپینێنێ ئیجازەکەی لێسەڵینەوە بۆی بەڕێز زۆری نەوتی سپی بێ منافسە بکەن دابەزێ سیارەکەی هاوڵاتیان توانە نرخی کەم بێ بەڵام تا ئێستا نەیتوانیەوە منافسەیە بکەن منافسەکە هەیە بڕەکانیان هێناوە بەڵام لەبەرەوەی داواکاری لەسەر زۆرە ئەوە نییە بمێنێتەوە بفرۆشێت نەوت پێویستێکی ژیانی گەرمکردنەوەی هەموو لایەکە تۆ توانی سیارەکە و لە ماڵەوە دانی تو بە تەکسێکات شۆ بکەی بەڵام ناتوانانی ماڵەکەت بە سارد و سڕی هێڵیتەوە ئەمە یەک دوو لەگەڵ پاڵەوگەکان و وەزارەتی سامانە سروشتەکان لەسەر خەتم و داوام کردووە لە بەڕێز سەرۆکی ئەنجومەنی وەزیران و جێگەی سەرۆکی ئەنجومەنی وەزیران لەم هەفتەی داتوایە بمبینن بڵێم ئەمە حاڵ و خەڵک وایە تکایە بڕێ پارە بە هەر جۆرێکە بۆم تەخسیسکەن بۆی بتوانم بڕێک نەوت پیا بکەین تەوزێعی کەین بەسەر هاوڵاتیانە ئەمە مافی سروشتی هیواداری سەرۆکی ئەنجومەنی وەزیران یان ڕایۆژکارەکانی ئاگایان لەمە بێت و جواب بنەوە چکە لە شاری سلێمانی نمونە بهێنایەوە گەنجێک لە سەرمان ڕەق بۆتەوە ماڵەکانەوەی ئیمکانیەتی نییە ناتوانێت دەبێنەوت بە 14,000 بکڕێ ناچارە بە سەرما دانیشێ لەلایەکەوە موچەی نیە لەلایەکەوە برسیە لە سەرماشی بێ ینی حکوومەت ئێوە خۆتان بە باوکی میلەت ئەزانن ئەبێت لا لەم مەسەلە بەڵێ داوای کۆبنەوەم لەگەڵەوانە کردووە داوای ئەوەشم کردووە کە ئێستا وەزارەتی کۆچ و کۆچبەران ملیۆنی لیتریایینە بەشمان کرد بەسەر ئیدارەی گەرمیان و ڕاپەڕین و سلەیمانی و پارێزگای هەڵەبجەیە بۆی دەوائیرەکان بتوانن کارەکانیان بکەن ئەوەشمان بەش کردووە داوام کردووە لە ڕێگەی ئاوارەکانەوە کە چەند نەودێ بۆ ئاوارەکان هاوکاریەکمان زیاتر بکەن چووکە خانەخوێ کاتێک دەتوانێت خزمەتی ئاوارە بکات کە خۆی ماڵەکەی گەرم بێ ناکرێت ماڵێکی ئاوارە گەرم بکەینەوە ماڵەکەی ئێمە شتێکت نەبێ ناتوانانی بیبەخشی لەبەرەوە داوای ئەوشمان کردووە هەوڵەکانمان بەردەوامە بابینە لەبەر کاتەکە من ناچارم خێرا بچمە سەر تەوەرەکان کێشەی کارەبا لەمەوەی ڕابردوودا تەرحیەوە کرابوو کە جۆزەی 20 ئەمپێری بۆ سلێمانی دابنرێت و هاوڵاتیانی سلێمانیش ناڕازی بوون چکە ئەوانەڵێن ینی بۆچی هەموو تاقیکردنەوەکان لەسەر شاری سلێمانی بکرێت ئەی بۆ لە هەولێرەوە دەستپێنەکە ئەی بۆ لە دوهۆکەوە دەستپێنەکە بۆ بیسەبت لە سلێمانیەوە بەچی گەشت بەچی گەشت کارەبای نیشتیمانی 2700 مێگاوات بەرهەمەیرێ سلەیمانی کە خاوەنی 530,000 بەشدار بووە لە 34 ئەدرێ بە سلەیمانی و هەڵەبجە و گەرمیان و ڕاپەڕین هەولێر کە خاوەنی 430,000 کەس بەشدار بووە لە 142 ئەدرێتێ دووهۆک باقیەکەی کە لە 124 ئەیرێتێ کەوان خاوەنی 280,000 من داوام کردووە تکایە
دابشکردنی بەرهەمی کارەبای نیشتیمانی بە پێی ڕاژەی بەشداربووان بێ بە پێی سەعات نەبێ وەزارەتی کارەبا گفتی یاومەتێک کە کۆبوونەوە بکەن ئەمە تعدیل بکەن تا ئێستا دیار نییە لەم بڕی کارەبای نیشتیمانیە کە یە بۆ سنووری پارێزگای سلێمانی 650 مێگاواتیەت کە خۆمان پێویستمان بە 1850 بۆ 1900 مێگاواتە 650 کە 150 مێگاواتی ڕوا بۆ خزمە گوزاریەکان و تەواوی و ئیشەکان 500 ئەمێ پێنسەکە کە تەوزی ئەکەین بەسەر ماڵانە لەگەڵ نەبوونی مۆلی محەویلەکان لەبەر لەگەڵ نەبوونی قاتعەکان لەبەر نەبوونی ئەو مەوادانەی لە ئینەکانمان 280 محەویلەمان سوتاوە سەر محەویلەمان داناوە گەڕەشێ بۆی محەویلەکەی نەسووتێ زوو ئەیکوژێنینەوە گەڕەشیشکە بەو جۆرە بۆ ئەوی فریاکەین چووکە محەویلەمان نییە بە پێی پارەیە کە لەبەر دەسا بوو بڕی 200 ملیۆن یان بە 25 محەویلە ئێستا داوای دەسەڵات دەکەمەوە کە بتوانم 25 محەویلەی کە بکڕم بەڕێز سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران ملیارێ دیناری یاینەتێ بە ئەمرێک بەڵام پارەکە هێشتا نەگەیشتۆتە لای ئێمە بۆی محەویلە بکڕین بۆی گەڕەکەکانمان لە تاریکسانەوە داوامان کردو کە کاکە بیکەن بە پارە و بۆ ئێمە پرۆسەکەی بۆ بکەین هەر پرۆسەی تەندەریری بۆ بکەین 2 مانگە چێت خەڵک تەحمل ناکە گەڕەکەکەی 20 شەوە کارەبای نییە محەویلەکەی نییە ئێمە هاتین ئەو 20 محەویلەیە بە پارەیەک لەبەر دەستی منابوو لەگەڵ دایرەی کارەبا ئەومان کڕی پرۆژەی 20 ئەمپیری لەوەوە هاو پێویست ڕۆژەکە هێشتا بەنیازن جێبەجێکەم ئێمە بەنیازی مەڵام هەموو لایەک کۆمەڵی پرسیاری هەیە بە جرفانێکی بەتاڵی هاوڵاتیان 90,000 بین ئەی هاوڵاتی فەقیر ئاوی بۆ دانی خۆمان پارەی لێسەرین موچەکەی سیستەمی پاشەکەوتیەکەین کارەباکەشی بۆ کەمەکەینەوە بە 20 ئەمپێر ئەڵێنە بێ پارەکە خۆبیە ئەمە خواکەواتە هەست ناکەن ئەم پرۆژەیە نابێ هەبێ نە ئێمە داوامان کردووە پارەی تێچوونەکەی لەسەر وەسڵی کارەبای سەرفکراو بێ یعنی ئەگەر ماڵێک 40,000 سەرف کرد 19,000 لێ ببڕنەوە ئەو نۆزەکەی یاوە بە ئێمە بە حکومت کە کارەباکەی سەرفکرد نۆزەکەی بۆ کەم کەنەوە بڵێن 21 بن ئەمە بۆ چوونێ لایەنێککە ئەوەیە بۆ بە تەنیا لە سلەیمانیە وەزارەتی کارەبا جواب یاینەوەتەوە لەوێ سەدا ئێوە تەڕختان بۆ کردوون ئێمە بیرۆکەیەکە پێشکەشمان کردو ئەڵێ ئێمە نە لە کاتی تەنفیزکردنیان نە لە ئێستاە بەرپرسیارەتی نەمان نییە خۆتان بەرپرسن ئەمە جۆرێک لە دەسەڵاتی لە پۆزەتیڤ لێکی بیتەوە جۆرێک دەسەڵاتی لامەرکەزیە ماڵێک 1000 ملیۆنی دینار وەرەگرێ بە جۆرێک مەسرەفەکە کە بوو بە 500,000 بە جۆرێکیکە کارەباکەی ئێمەش لە 1850 بۆ بە 650 بۆیە باسمان لەوە کردووە تێگەیشتنی گشتی دروستەکەین لەگەڵ ئەنجومەنی پارێزگای سلەیمانیە کە بۆ چوونیان هەیە لەسەری کۆمەڵی پێشنیار لەگەڵ پەرلەمانی کوردستان لەگەڵ پەرلەمانی عێراق ئیشمان لەسەر کردووە بەڵام پرۆژەکەمان جێبەجێ نەکردووە لەبەرەوەی ئەو وەسعمان هەیە پارەکەی چێئیدا تا نەزانن پارەکە کێیدا جێبەجێ ناکەن نایخەنە بواری باشە ئەو پرسیارە زۆر کراوە بەنامە هاتووە لە فەیسبوک پێشتر ڕادگەیاندە بوو کە سبەی نییە لە سنووری پارێزگای سلێمانی پشووی فەرمیە لە دام و دەستگاکان تەنها ئەوانە نەبێ کە خزمەتگوزاری و ڕۆبتن بە ئەمن و ئاسایشی وڵاتیانەوە جگە لە سلێمانی لە سنووری پارێزگای سلێمانی کوێی ترەگرێتەوە بۆی هەموو خەزاو ناحیەکانی سەر بە پارێزگای سلێمانی هەموو خەزاو ناحیەکان بۆ نمونە جێگەکانی تر وەکو پرسیاری وەکراوە ئەم لە ئەو لە هەموو خەزاوڵێ ئێمە سەرمایەکی زۆر ڕووی تێکردوین کەلوپەلمانە لە بەردەستانی جادەکان پاکەینەوە هیمەتکردنمان کاتی ئەوێ ئیشی ئەوێ و جۆرێک لە پاراستنی ژیانی هاوڵاتیانە سوێنێمان کرد بە پشووی ڕسمی باش لە سلێمانی و لە تەواوی قەزاو ناحیەکانی سنووری سلێمانی باشە باست لە تەجاوزات و زیادەڕەوی کرد لەسەر مڵک و ماڵی حکوومەت و ئیری ئاماژەت بەوەدا دانیشتێکی بچووکمان کرد پێش بەرنامەکە وتت شەوی ڕوخێنی سبەی ئێوارە گەشتۆتەوە سەقڵ ئەمە لەکوێیە چۆنە کێ سەر پرشتیەکە کێ لە پشتیەوەیەت یاساییە ئێمە شارەوانی لیژنەی هەیە مراقیبی هەیە سەردانی شوێنەکانەکەن لە ناوچەیەک لە تەنیشت سلەیمانیەوە سەدەها خانوو بە شەو تەجاوزەکرێت هێزەکانی ئێمە مەفرەزیان هەیە بە دوایە ئەمڕۆ لەگەڵ بە ڕێزان داواکاری گشتی لەگەڵ حاکمەکان پێرێ من سەردانی سەرۆکی محکمەی بەڕێز سەرۆکی محکمەی سلەیمانی و تەمیزەوە و ئانم کردو دانیشی لەسەر ئەوەی کە هاوکاریەکمان هەبێ هەر ئەم ڕۆژ بە پەیوەندی لەگەڵ بەڕێز وەزیری ناوخۆ و بەڕێز بریکاری وەزیری ناوخۆ هێزەکانی ئێمە سبەینە کۆبوونەوەیەکەکەنەوە بۆیە ڕێ لەمە بگرین تەجاوزی ئاساییە ئەیکات هەموو شێوازیشی تێ لە دەرەوەی ماستەر پلانی ناوچەیەەکە هەمووی بەشەکرێت و ئەفرۆشرێت و بینای تیاکرێت بیناکە وا بەتوانی ئاماژەی پێبەی بۆی هاوڵاتیان بەرچاویان ڕوون بێت یان لە مەنتقەی ناوگردان و ئەمانێ
لەو جێگەیە بەڵ و ئێوە بە هەموو شێوەیەک دژی وەستاونەتەوە و ڕەتیەکەنەوە هەر خانوویەک لەوێ دروست بکرێ ڕوخێنن بەڵێ بە هەموو هێزەکانمانەوە خەریکین بە هەموو دەستگا پەیوەندیدارەکانەوە داواکاری گشتی و محکمەی بەڕێزە سەر خەت لە سەرمانەیە چونکە جاران دەسەڵاتێکی پارێزگار هەبوو خەڵک حەجز بکای ساو دەسەڵاتە نەماوە باشە لە بەرنمەیەکی دیکە ماوەی پێشوو پێکەوە لە ساڵی ڕابردوو کردمان ئاماژەت بەوەدا کە مژدەیەکی زۆر دڵخۆشکرت بۆ گەنجان پێبوو کە هەلی کار ڕەخسێنن بۆ گەنجان ئێوە تا چەند دەلاتان لە گەنج کردوەتەوە لەم شارەیە ئێمە یەک کۆمپانیای ئەڵمانیمانێنە GIZ ناوە بڕی 6 ملیۆن یۆرۆی کار پێکرد ئێستا لە چەند مانگی پێشوە خۆتانەی بینن لە شوێنەکانەکە ئیشەکەن گرێبەستێکیان کرد بۆ 8 ڕۆژ 3600 کەس بە کوڕان و کچانی شارمانەوە کارەکەن لەوێ لە ئێستادا بۆ ماوەی 4 ڕۆژ کارەکەن ئەوانە کە پێویستیان بەکار بوو یان دیسانەوە مەحسوبیت و نەوەڵی کەسمان ئاگامان لێنێ خۆی شەریکەکە دایناوە لە تەنسیق لەگەڵ ئیدارەی ناوچەکەیە و بەشێکیشی ئاوەرەکانن کە فرسەتی کارە و پارەیە بۆ ئەوە هاتووە ئێمە شەڕەکەمان لەسەرەوە بەشە زیایەکەیمان کرد بە خانەخوێ ئەوان بۆیان نەیبێ کار بکەن و بەدەست کارەکانەوە بەردەوامە من لەگەڵ کۆمپانیەکەیە لەسەر هێڵین کە لە ساڵی داشە بڕی 10 ملیۆن یۆرۆ تەخسیزەکەن بۆ ئەو کارانەوە بە شاریشەوە دەرکەوتووە هەموو کارەکەن هەرچی بلوارەکان هەیە هەرچی ناوچەی سیتەک و زرجێز و باخەکان هەیە هەرچی جادەکان هەیە جۆرێک لە پاکردنەوە جۆرێک لە ژینگە پارێزی جۆرێک لەوە کراوە و 3600 کەس لەو کارەیە کاری کردووە. گەنجتان لەبیر ناچێت لە پرۆژەکانی داهاتوتانە؟ وەڵا هەمومان گەنج بووین ئەگەر سپاسدانەکەین ئەگەر گەنجمان بیر بچێ مەهامەکە ناڕوە زەمنێکێ ئەم دەموچاوانەی ئێمە بمانەوە نەمانەوێ ئەڕوات ئەبێ ئەو گەنجە شتێکی بۆ بەجێ بێڵین خۆی لە پرۆسەی دروستکردنی بڕیار و دروستکردنی ئیدارەی دەوڵەتیە کار بکە گەنجێکی شەبێ پێبگەینین گەنجێکی تێکشکاو نەبێ گەنجێک پێ بن نەڵین ئەو وڵاتەکەتە تۆی لە یاد کردووە بچۆ هیجرەت بکە. باشە وەکو پرسێکی مرۆیی ئینسانی دۆخی ئاوارەکان چۆنە تا چەندە ئاگاتان لە دۆخیانە ئێمە لە ناو ماڵەکانی خۆمانە کۆنکریتە و زۆپا و سپریت و هیچ کێشەیەکمان نییە هەر نامورتاحین هەر گلەیمان هەیە ئەوان لە ژێر چادر و کابینەوە ئەم شتانە تا چەندە ئاگاتان لە دۆخیانە و تا چەندە لەم سەرما و سۆڵەیی ئێستا ینی لانەیەکی گەرمیان هەیە کە تایە بشین ڕاستە فەرمووی بەڕێوەبەرایەتیەکمان هەیە هەمانجی پێوترێ JCC پێوە کە بە دوای ئەوەیە ئاچێ هەموو کەمپاکان ڕۆژانە ئەبدەیت دەکرێن لە سای خۆ بەعزیشان ناوچەکانیان ئازاد بۆ تۆ پرۆسێکی گەڕانەوەیان هەیە بۆ ئەوێ ئەوانی کەش کە لێرن توانراوە لە ڕێگەی وەزارەتی کۆچ و کۆچبەران و ئەو برادرانی ئێمە و لەو بەڕێوەبەرایەتیە کاریشی بەردەوام لەگەڵ UNHCR لەگەڵ ئۆچە بەردەوام لە کۆبوونەوەین کە بتوانین ژیانێکی پڕ کەرامەتیان بۆ دروستکەین ئەم خانەخوێی سلەیمانی خانەخوێیەکی باشە دەستی بۆ گرتوونەتەوە هاوکارە لەگەڵیانە بەڵام ئەگەر تۆ خانەخوێکە و کارەبایی نەبێ ئەو کارەباکەی هەبێ ئەم نەوتنی نەبێ ئەو نەوتی هەبێ ئەو موچە بێ ئەبێ جۆرێکی تەندروست لە نێوانیانە پیا بکەین و بەسەرجەم لەسەر کەمپەکانە پێداچوونەوەیەکەکەین فڵان کەم بۆ لە فڵان شوێنەکراوە چەند ئایلەی تیاماوە بیجۆزینەوە بۆ شوێنێکە و کەڵکی هەبێ ئەم پرۆسەیە بە ڕۆژانە بەردەوامە. باشە پرسیارێک زۆر بە کورتی وەڵام بیتەوە لەبەر کاتەکەم لە خزمەت سوپاس دەکەم گرنگترین پرۆژەی ستراتیژی دوورمەودا بۆ شاری سلێمانی لە 2017 چییە؟ ئەوەی لە بەرنامەی کاری خۆتان نابێ. سێ پردمان هەیە لە سلەیمانی کۆبانی کە لە نزیکە لە ئێوە ژێرەوەی دەستمان پێکردوێتەوە پردەکەی لای خەستەخانی شار دەست پێەکەینەوە پردەکەی لای مامۆسایانەوە دەست پێەکەینەوە ئەمە پرۆژەی استراتیژی نەبێت تەواوی کێن چووکە زۆرترین بەکاربەر هەیە. دوو لە سێکتەری کارەبایە بتوانین هەموو مەخزنەکانی کارەبا پڕکەینەوە لە مەحاویلە بۆی هاوڵاتیانەوەی تر لە تاریکستانە نەبن. خۆشحاڵانە پرۆژەی ئاوی دوو ئەمڕۆ بەڕێوەبەرایەتی ئاوی سلەیمانی ئاوی دوکانی دوی پێڵێن وەرگرتەوە لە لایچکەوە سەدی دەربەرین خان و سەدی دوکان بە هەوڵ و کۆشتەکانی وەزیری پێشووی سەرچاوەکانی ئاو بە هەوڵ و کۆشتی هەموو لایەک هەوڵمان ناوە بڕی 10 ملیۆن دۆلارمانێنێ بۆ چاکردنەوە بۆ سیانەکردنی بۆ ماوەی ساڵێک پاکردنەوەشی سیانە و پاکردنەوە هەمویان ئەمە هەوڵەکانمانە هەوڵێکی گشتگیرترمان ئەوە هەیە کە ئێمە هەوڵ بین لا مرکزێتی کارگێڕی و دارایی و وزە تەسبیتکەین لە ساڵی 2017 بە بەشکردنی دەسەڵات بۆ هەموو پارێزگەکان بۆ ئەوی بتوانین بۆ مڵکانەی کە هەمانە بتوانین باری دارایی ئەم ناوچەیە بپارێزین پرۆژەکان بەردەوام بن لە سێکتەرە سەرڕێکان کاری لەسەر بکەین. باشە لە ماوەی ڕابردوو چەندین جار لێنەرایەتی فەرمانبەران و مامۆستایانی ناڕازیت کردووە لای حکوومەتی هەرێم
هێشتا هەر لەو نوێنەرایەتیە بەردەوامی و دوازانیاری چییە لەسەر پرسی پاشە بڕی پارەکە گەیشتۆتە بانک ئەوە کە من بەپێی وەزارەتی تەربیە و ئەوە ئاگاداریان کردمەوە تەوزێ ئەکردنەکەی لە چەند ڕێنمایەکانی کە حازرە ئەکرێ و لەسەری سوورم کە من ئەبێ ئەو هاندانە کە دروست کراوە هەموو مامۆستایان بگرێتەوە لە یەکی دوانزەوەی گرێتەوە بەڕێز وەزیری پەروەردە ئاگاداری کردمەوە قسەمان کرد لەسەری و جێگری سەرۆکی حکومەت لەسەر پرۆسەکە بەردەوامە و ئەم پرۆسەی مامۆستایان و ئەوانە تۆ مادە مفاوەزە کردووە گفتە لێوەرگتۆ دانیشتنی لەگەڵا کردووە ئەوانیش بەدەمتانەوە هات بەڵێ ئەبێ بەڵێنەکان هاوجود بن بەیەکەوە بیکەین بەڵێنەکانیش بەپێی توانەکانمانە پرۆسەی خوێندن و ژیان لەم ساڵەیە ئاستەنجی بۆ دروست بوو دواکەوت بە هەموو فەرمانبەران و مامۆستایان بە شێوەیەک لە شێوەکان لەسەر حسابی مافی خۆیان فریای کەوتنەوە بەڵێ کە نەفەوتێ ئێمەش مافی ئەرکمانە کە بە دوواداچووکەی من ڕۆژانە لەگەڵ بەڕێوەبەرایەتی گشتی پەروەردە لەگەڵ جەنابی وەزیری پەروەردە لەسەر خەتم ئەخیر زانیاری بەم نیوت پارەکە گەیشتۆتە بانک باش دوا پرسیارم سەردار قادر وەکو ممارەسەی تەواوی دەسەڵاتەکانی پارێزگاری سلێمانی ئەکات لایەنە سیاسیەکان پارتە سیاسیەکان نی ئەم سنوورە تا چەندە هاوکارتن زۆر بە کورتی من بە ویژدانەوە ئەبێ وەڵام بەمەوە هاوکاری چییە کە ئەوانیش خەزنەکانیان نەتوانن بکەنە ڕووی من بەڵام باس لەوە ئەکرێت کە خەزنەی حکوومەت بەتاڵی حزبەکان پڕێشتا ئەنجا من مدەقیقی حسابی نیم بە دوای ئەوەیە بڕۆمەوە بێ لە ژنەی چاودێری دارایی بیکە بەڵام لەگەڵ ئەوەیان ئەم پشگیری و کۆدەنجە لە سلەیمانیە ڕەنی جیاواز هەمومان لە ئەنجومەنی پارێزگا بەیەکەوەین لەبەرەوە ئەبێ لە حکومڕانیەکەشا بەیەکەوە پرۆژەیە بکەین هەیە دەسەڵات هەیە تەبعاً کە من لە دەرگاکانی ماوە کە گرتومانە کە مەسەلەن پرۆسەی تەندەرینمان وا کردووە داوە خاسە بە هیچ جۆرێک نەماوە ئەرز و مڵکی دەوڵەتی و بەرهێنان ئەگەر پرۆژەیەک بۆ حکومەتی هەرێمی بۆ حکومەتی خۆجی و شاری سلێمانی نەکا پارێزگای سلێمانی نەکا ئەرزێک ناین هەموو پرۆژەکانمان بە پرۆزەیەکی تەندەرینی شەفافابین و لە بەردەما کراوەتەوە جار ڕێگر و ئەمە دروستە بێ بەڵام بە گشتگیر هاوکارمانن بەڵام ئەوەیە ڕقەمەکان هاوکارمان نیە بەڵێ بەو هیوایی لە داهاتوە ڕقەمەکانی شاوکارتان من سەردار قادر پارێزگاری سلێمانی سپاس بۆ ئەو کاتەی کە بە ئێمە و بە بینەرانت بەخشی بینەرانی ئەزیز لە تەوەری دووەم بەردەوامە بین لەگەڵتان بینەرانی ئازیز سڵاوتان لێبێت لە تەوەری دووهەمی باسی ڕۆژ لە شاری سلێمانیەوە بەردەوامین لەگەڵتان بۆ ئەم تەوەرەش میوانداری کاک بابەکر دڕەیی هەڵسوڕاوی بزوتنەوەی گۆڕانمان کردووە بە شێوەیەکی گشتی قسە لەسەر دۆخی ئێستای هەرێمی کوردستانەکەین قسە لەسەر ڕێکەوتنی لایەنەکانەکەین ئەگەر و ئاسۆی چارەسەری کێشەکان و تا چەندە نیەتێک یاخود ویستێکی جددی و ڕاستەقینە هەیە بۆی بگەن بە چارەسەر بۆ کێشەکان بگەن بە چارەسەر بۆ قەیرانانەی هەندێکی دروست کراوە و هەندێکی ڕووی لە هاوڵاتیانی هەرێمی کوردستان کردووە بە گشتی باس لەماناکەین کاک بابەکر دووبارە بەخێر بێی ماندوو نەبی ئەمەوێ بۆ پرسیارە دەست پێ بکەم ماوەی پێشوو کە کۆبوونەوەی لایەنەکان دەستی پێ کرد هیوایەک لە ناو هاوڵاتیانە بەدیەکرا هەستەکرا کە فعلەن لایەنەکان خەریکە ئەگەن بە ئەنجامێک بۆ چارەسەرکردنی کێشەکان بەڵام لە ئێستادا ساردبوونەوەیە کە بینرێت شتێک ئەگوزەرێکە هاوڵاتی ئاسایی ئاگای لێ نییە و دیسانەوە خەریکە هاوڵاتیان بێ هیوا ئەکرێنەوە تۆ هێندەی ئاگاداربی وەکو هەڵسوڕاوێکی دیار و پلە باڵای ناو بزوتنەوەی گۆڕان شتەکان چۆنن و ڕێکەوتنەکان بەکوێ گەشتون قرار هەیە بەم زوانە دانیشتنەوە بەڵێ سپاس ڕاستی سپاس بۆ بانگەشتەکەت و بۆ قسە بکەین لێرە فعلا ئۆکتۆڵی واهی بوو ینی هەم ئومێدێک لای خەڵک دروست بوو هەمیش ئێستا بێ ئومێدەکە دیسان دەستی پێکردێتەوە مۆزۆکەش کە باس لە لایەنەکان من وا بە قەرباڵغ نایبینم ینی پێنج حیزبی ئەساسی لە وڵاتای حیزبی تری شێک کە لە پەرلەمانە ئەندامیان هەیە ینی من ئەوەی کە من ئەبینمەوەی حیزبەکانی پەرلەمان ناو پەرلەمان حیزبن کە ئەبێ ئەمانە پرسیان پێ بکرێ و کۆبنەوە حیزبەکانی کە حیزبی زەخم و گەورن لە وڵاتە بڵێن قیاسی وڵاتی خۆمان بکەین یەکێتی و پارتی و گۆڕان و حیزبەکانی تری جێگرت و کۆمەڵیش لە پەرلەمانە هەن خۆشببینەکە یاخو گەشتبینەکە لەو هات کاک مەسعود بەرزانی سەرۆکی پارتی تەسریحێکی یابانێکی دەکرد کە ئامادەیە بۆ ئەوەی کە لە کوردستانە ئاشتەوایی هەبێ ڕێکەوتن هەبێ لە بینی حیزبەکانەوە ئامادەن هەر سێ سەرۆکاتیەکە گۆڕانکاریتیا بکرێ و داوای کرد حیزبەکان کۆبنەوە
و لەبەرەوەی خلافێکی جددی لە بینی گۆڕان و پارتیا هەیە و پارتی هەوڵ یا حیزبەکانی کە بدوێنێت دواننی ئەوان موافق بوون یاخوان بانەمان دەکرد کە پێیان خۆش بکات مەسعود ئەمەی کردبوو و گۆڕانیش بانەمە دەکرد و قبوڵی کرد کە بەڵێ ئێمە بێ قەید و شەرط ئێمەش قبوڵمانە کە مادام پارتی و سەرۆکی پارتی ئامادەن بۆ زۆرێک لە سازش و لە پێکهاتن لەگەڵ حیزبەکانە گۆڕانیش ئامادەیەتیە ئەمەش دڵی خەڵکی خۆش کرد کە گۆڕانکاری ئەبێ بەڵام لەو کاتەوە تا ئێستا کە سلمانجێک تێپەڕیوە و دووشت ڕووی داوە یەکیان کاک مەسعود خۆی تەسریحێکی یا کە ئەڵێ ئەوە کۆبوونەوە ناکرێەوە بەو شێوەیە کە ینی پرس بە کۆبوونەوەی پێنج قۆڵی ناکرێت و ئەم شتانە ناکرێت ئەمە خەڵکی سار کردەوە دووەمیش کە موازیە و هاوتایە لەگەڵ ئەوەدا کۆبوونەوەی چێتی پارتی کە بوو تەسریحاتی هەردوو مەسئولین کە هاتنە دەرەوە لە کۆبوونەوەکە هەردووشی دەری خستکە ئەو مۆزوعانەی تر بیرچەوە یعنی وەکو بڵێ کەس باسی گۆڕانکاری لە سێ سەرۆکاتێکە نەکە سەرۆکاتی پەرلەمان و کۆبوونەوەی دووهەمی نێوان پارتی و گۆڕان نەکراوە ئێوە بۆ هێندە دڵنیان زای من باسی ئەوت بکەم تا ئێستا هەیە ئەوەی کە تا ئێستا هەیە تەسەورەکەی پارتی دیموکراتی کوردستانیش ینی بە شێوەیەک لە شێوەکان لە دژی باڵاترین دەسەڵاتی ناوخۆی بوەستێتەوە لە دژی قسەی باڵاترین دەسەڵاتی ناوخۆی بوەستێتەوە من ئەزای ناتوانم تەفسیر کەم بناو پارتی من مفەسیری و متەخەسیسی ناو پارتی نیم باش ینی بڵێن لێکۆڵەری ناو حیزبەکەی پارتی نیم بەڵام وەکو سیاسی وەکو چاودێرێک وەکو حیزبێک لە حیزبێکی ترام قسە بکەم ئەوەیە کە کاک مەسعود خۆی تەسریحێکە لە ماخرانەدا کە ئەڵێ کۆبوونەوەی پێنج حیزبە قۆڵیەکەوە ناکرێت و ینی نەوەک لە ئەمە کە قسەیان کە قسەی کرد بە واضحی کە ناکرێت هەروەها عملەکە ینی کردەوەی ئەم فترەیەی پارتی بۆ ئەوەی کە ڕێکوتنەکان نەبێت دەری خست بەکردەوە ینی خۆی تاخیرکردنەکان مواتەڵە ولی علی پێڵم مواتەڵە ینی پشت گوێ خستن بیربرنەوە ئەمە دەری خستکە مۆزۆ جددی نییە یعنی ئەو گەشتبینەی بدایەت حەق بوو خەڵک گەشتبین بێ ئێستا کە ڕژبین بۆتەوە بێتاقەت بۆ ئەوەیە کە ئاسۆیەکی ڕووناک بۆ پەیوەندی نێوان حیزبەکانی کوردستان نابینێت کە ئاسۆیەکی ڕووناک نەبوو بۆ حیزبەکان یعنی ئەم وڵاتە لە ئارامیان ناژی کە لە ئارامیانە ژەمانەوەیە کەم خەڵکەی تر لە قەیرانی ئابوورەکەی بەردەوامە قەیرانی سیاسی بەردەوامە ئەزەمات هەموو کاتێک خەڵک ژیانێکی ناخۆشێ بێ باش وەکەم و دنیا بەڵێ ئاماژەت بە پەیوەندی نێوان پارتی و گۆڕان کرد و ئەگەر پارتی و گۆڕان زۆر ئاگیان لە یەکتر نەبێ و بە ئاراستەی پێچەوانەی یەکتر مامەڵە بکەن و هەڵسو کەوت بکەن و بجوڵێنەوە ڕەنگە شتێکی سروشتی بێت چونکە ململانەیەک هەیە لە نێوان پارتی و گۆڕانە بەڵام ناوی یەکێتی تێنە ئاماژەت بەوەدا کە دوایەوەی پارتی و یەکێتی کۆبوونەوە و سەرکردەی دوو حزبەکە لە کۆبوونەوە کاتنە دەرەوە بە جۆرێ قسەیان کرد کە بێهیوایی ئێوەی تۆختر کردوێتەوە باشە خۆ ئێوە لەگەڵ یەکێتی نیشتیمانی کوردستانە ڕێکەوتنێکتان هەیە ڕێکەوتنەکە سەرڕای تێبینی و گولەیەکانی هەریەک لە بڵین برادرانی گۆڕان و برادرانی یەکێتی لەسەری بەڵام ڕێکەوتنەکە لەسەر ئەرزی واقع بوونی هەیە هەڵ نەوەشاوەتەوە یعنی هێشتا کاریگەری خۆی هەیە لەگەڵ یەکێتی ئێوە چیتان باس کرد گەشتن بە چی پرسیاری ئەوەتان کرد کە ئێوە ڕێکەوتنتان لەگەڵ ئێمە هەیە ئەمە چیە لەگەڵ پارتیەکەم ئەزانی ئەبێ ئێمە بەرچاوی خەڵک ڕوومکەینەوە لە کوردستانە و لە میدیاکانیش قسە بکەین حەقا ڕوومکەینەوە وەزعی کوردستان وەزعێکی ئیستانیە وەزعێکی بڵێن ڕق نییە بەستبێتی ئێمە لە پرۆسەسەکە ئاژین پرۆسەسێکی سیاسی لە پرۆسەیەکی سیاسی پرۆسەی سیاسی یعنی چی پرۆسەی سیاسی یعنی ئەمە یەک عەمەلی سیاسی نێک کۆتایی پێ بێ مەسەڵەن ئەمە بڵێن یاریکی بۆ کسێنە و لە سەعاتێکە کۆتایی پێ دێ لە پرۆسەیەک ئاژین ئەم پرۆسەیە عەلاقاتی بینی ئێمە و پارتی تایە علاقەت بینی ئیمۆچێتیشی تایە علاقەت بینی یەکێتی پارتیشی تایە ئەمانە هەمووی لە پرۆسەسە حرەکەکە ئۆجوڵێ علاقەت بینی یەکێتی پارتی باس بکەم یەکێتی پارتی خەریکن ڕێەکەون و باسەکەی ڕێ بکەونەوە پێمان باشە ڕێ بکەونەوە یعنی ئێمە زۆر پێمان باشە یەکێتی پارتی ڕێ بکەونەوە اتفاقی استراتیژیەکەن تاکتیکیەکەن هەرچیەکەن بەڵام منە باشە بەڵام بە دوو شەرت یعنی یا بڵێن دوو مەطلب لەبەرچاو بگیرێکیان ئەوەیە کە اتفاقی یەکێتی پارتی لە حسابی حزبەکانی کە نەبێ لە حسابی ئێمە نەبێ ئەوە یەکەم دووەمیش بۆ حسابی خەڵکی نەبێ بە زیانی خەڵکی کوردستان نەبێ ینی وانە بێ کە خەڵکی کوردستان لەم ڕێکەوتنی ئەوانە زیان بکە سامانەکەی ئەم وڵاتە دابەش بکەن و سوڵتەکە دابەش بکەن بەبێ لە بەرچاوگرتنی مەسلحەتی خەڵک ئەم دوو شتە گرنگە کە یەکێتی پارتی بەرچاویان بێ بینی ئێمە و یەکێتی اتفاقێکمان لە بین هەیە ڕێکەوتنیەکە کە 25 بادەیە کە پێمان وایە زۆر گرنگە هیچ لەو مادانە جێبەجێ کراون هەندێکی جێبەجێ کراوە بە خاوی و ئێمە گلیمانەیە لە جێبەجێکردنی لە پرۆسەی جێبەجێکردنی بەڵام ئێمە یەکێتی ئێستا ینی اتفاقی ئێمە لەگەڵ یەکێتیە لەگەڵ هەموویایەتی بەڵام یەکێتی خۆی دوو ئاراستەی زۆرینە لەگەڵ جێبەجێکردنی اتفاقەکە این زۆرینەی یەکێتی قاعیدەکەی سەکردایەتیەکەی کادرە ئەساسیەکانی لەگەڵ
جێبەجێکردنی اتفاقی بینی ئێمە و خۆیانن و ئەمە کادرەکان ئێڵێن پەرلەمانتارەکان ئێڵێن خەڵکەکان ئێڵێ هەندێک لە قیادەکان ئێڵێ هەندێک خەڵک کە مەسلحەتی نییە لەگەڵ ئەوانەکێن ئەو نەفەسەکێ لە ناو گۆڕان و یەکێتی کە پێی خۆش نییە اتفاقت جێبەجێ بکەن نەفەسی مەکتەب سیاسیەکانن ئەوانەی کە سوڵتان هەیە و کە مەسلحەتیان و کە دەوڵەمەند بوون و کە بوون میلیاردێر لە ناو گۆڕانیش لەناو گۆڕان هیچ کەس نییە مخالف نەخێل لەناو گۆڕان ئێمە شیوامانی لەناو گۆڕان ئێمە نە میلیاردێرمان ئەومان هیچمانی ئێمە گۆڕان هیچ کەسێکی گۆڕان نەخاون کۆمپانیایە نەسیارەکەم ئەوەیە لە ناو گۆڕان کەس هەیە پێی باش بێ یا پێی خۆش بێ ئەم ڕێکەوتنە جێبەجێ نەکرێت نەخێر مطلقا من نەمبیستوە من معلوماتی وامەگەل لێنێ معلوماتیش ئەزانم یعنی شتیوان نەبوو ئەوەی کە هەیە ببیڵێت یعنی تا ئێستا بەڵام لێ یەکێتیە خەڵکێکەیە ئێڵێت ئەمە ئەگامان لێ جنابیش داگەل لێ خەڵکی ئێزانێک کە خەڵکێکەیە مباشر ناڕاستە خۆ بەڵام بە تەسریحاتەکانی لێرە لەوێ ئەبینی کە ینی لەگەڵ تێکدانی ئەو علاقاتانەیە کە لە بینی چیتی گۆڕانە هەیە یاخود بە شێوە لە شەوەکان قساکە کە تێگەینێمە خەڵکی تریش تێگە لەبەرەوە یەکێتی 1970 زیاتریشی لەگەڵ جێبەجێکردنی اتفاقەکەی و ئێمە لەسەر ئەو ئاراستەی ئێوە 100% لەگەڵین ئێمە 100% لەگەڵین بەرێکێتی 185 لەگەڵێتی ئێوە 100% لەگەڵین بۆچی هێندە خاوەڕوە بۆچی هەر جەنابەت ڕەنگە گلەیتە بێ لە ڕێکەوتنەکە ینی دەنگێکەیە لە ناو گۆڕانە ئێمە لە فەیسبوکەوە ئەی بینین و ئەی خوێندنەوە گوێمان لێ بێ ئەڵێ یان ئەوەیە جێبەجێکن یان کۆتایی پێبێنن ئەم ڕێکەوتنە ئەزانی وەکوتم کاک یادگار ئەحزابی سیاسی یعنی قیادەکەی حزبەکان بە قیادەکانیانە قیاسەکرێن یعنی هەموو حزبی عالم قاعدەکەی یاخود جەماوەرەکە یەک شتە حزبی هەموو عالم جەماوەرەکە یەک شتە خەڵکی فەقیر و کارمەند و هەژار و حزبی عالم حزبێک نێ هەموو ئەندامەکانی سەرمایهدار و ملیۆنەر بن هەموو حزبەکانی عالم قاعدەکان لێگەچێ قاعدەی ئێمە یەکێتیش لێگەچێ ئێمە پارتی لێگەچێ قاعدەکانمان وەکو لە ڕووی تەرکیبێت طبقاتیەوە بەڵام قیادەکان فەرقن ئەمە یەکە لێکێتیا سەری سەرەوەی کە مەکتەب سیاسەکانی هەندێکیان ینی ئەوانە تەگەرەی تێەکەن ڕێگری لێەکەن و نایانێت جێبەجێ ببێ ئەمە معلومە و ئێمە تا ئێستا تەحملمان کردووە و ئێمە هەر لە ئەنگریەوەین کە جێبەجێ ببێ و ئێمە تاما ناپەڕێنەوە و ئێمە نالاڵێنەوە بڵین سواڵێن لێ بکەین بۆەوە ئەیکەن باشە نایکەن نیکەن ینی خۆ معلومە بەڵام ئەمە وەکوتم ئەمیش پرۆسێسە ئەم پرۆسێسە ئەبێ هەندێک ببوورە ئەبێ سەبری لەسەر بکەی بزانین تا کوێگا و ئێمە ناتوانین ئەگەر بڵێن هلکەیەک کاتی نەبوونە جوجڵی هاتبێت نەبێتە جوجیر نابێت ینی ناتوانانی پێشی خێ پرۆسێسەکە لەبەرەوە ئەبێ سەبر بکەین تا بزانین بە کوێگا و ئێمە یەکشت گرنگە بنسبە گۆڕانەوە ئەویش ئەوەیە کە گۆڕان لەم سەنگەرەی خۆی چەقیوە سابتە ناجوڵێ ئیتر خەڵکی کە چۆن بیرەکات و بیر ناکاتەوە بۆ کوێ بەبی بە ئێمە شوێن زەرە ناکەین ئێمە ڕەو نەزارەکەین کە کردومان یعنی خەڵک زەرە دیکرد خەڵکی کوردستان دموکراسی لێ درراوە پەرلەمانی نییە حکوومەتێکی بەم شێوەیە هەیە کە خۆداگار لێ چۆن هەموو خەڵک دەزانێت حکوومەتەکەی چۆن چۆنی لازمێکی ئابووری گەورە ئاژی علاقاتی لەگەڵ دراوسەکان لەگەڵ مەرکەزە خراپە یعنی وەزێکی خراپە گۆڕانیش وەکو خەڵک تامی ئەم ناخۆشانەی چەشتووە و لەمە خاتری لێ بەسەر نایە کەواتە ئێمە بۆ چۆ بچین باشە دیسانەوە من بیانی هێندەی چاودێری بەرپرسەکانی ناو بزوتنەوەی گۆڕانەکەم و کەسایەتی دیارەکانی ناو بزوتنەوەی گۆڕانەکەم بڕۆ کۆمنتەکان بخوێنەوە قاعیدەی خۆتان نەک غەیری خۆتان لێتان نیگەرانن ینی وەکو گۆڕان قساکە بەڵام پەستە لێتان ئەڵێ گۆڕان هەڵوێستی شەرمنانەیە گۆڕان وەکو پێویست چۆن بڵێ نوێنەرایەتی ئەو دەنگانەی نەکردووە کە پێی دراوە ئایا تۆش هەمان ڕئیتەیە کە گۆڕان ئەبێت جەری ئیتر بێ یان پێت وایە گۆڕان ئەبێت سیاست بکات و لە سیاستە ئاساییە ئەمەی ئێستای گۆڕان ئێستا گەتم لە حەزە کردبێت لە بریتانیا 1 ملیۆن کەس ئیمزای کردوێتەوە کە سەرۆکی ئەمریکا ترامپ سەردان نکات ڕێی خەڵک محتەرەمە بەڵام جاری وایە ئەم ڕەئیە جێبەجێ ناکرێت لەبەر ئەتەکێتی سیاسی لەبەر مەساڵحی درێژماوە لەبەر زۆر ینی لەبەر بەرژەوەندی شخصی و حزبی نییە لەنا گۆڕاندا ئەوە نییە بێگومان پێم وانی ئێساوانی بریتانیا لەبەر بەرژەوەندی شخصی خۆیان حەز نەکەن ترامپ بێ ئەمە ڕەئیە و ڕەئیەکە لەناو خەڵکە ڕەنگە لەسەر مەواقفی ترامپ بێ لەسەر مەسەلەی ژنان لەسەر مەسائلی تر ینی و مجتمعی چەپی بریتانی پیان باشە ترامپ نەیە بۆ بریتانیا بۆی بیشکەن عزێتی بن یا ئیزعاجیکەن لەناو ئێمە خەڵکێکە ڕەئی وایە پێی وایە تونتر بین و ئەمە ڕەیەکی طبیعیە حەقە ینی من خۆشم تێیدی و ڕەیەکەم تا ئەندازێک بەڵام خۆ هەر من نیم لەنا گۆڕانە برادری تریشمانی خەڵکی ترمان هەیە ڕەیان وایە کە بەڵێ سەبر بکەین کە بزانین وەزەکە بەکوێگە وەزئی تورکیا بەکوێگە فعلا ڕێیەوان دروست بوو و تورکیا بەرە وەزێکی زۆر وێران ئەڕۆیانی ئەگەمان لێ کە وەزی ڕۆژ بە ڕۆژ بەرەو خراپ بڕێ ڕوات حتا ئەردۆغان وتوێتی ئەوانی کە پارەکان نەخەنەوە پارەکان نەکەن بە لیرە یعنی پارەکان ئەوە خائینن یعنی بۆ حەدە قسەی کردووە تورکیا وەزی وایە و عراق و دوای شەڕی مووسڵ وەزەکە گۆڕێ
یعنی جاری وا هەیە لە زروفی سیاست هەبێ سەبر بکەیت باشە بورە با قسێ بکەم ینی جازە بە ینی حەزەکەم ڕوونی بکەمەوە بۆ هەموو خەڵک ینی کە چۆن لە شەڕە ئەربیجی و قەناسە وەسیلەیەکی شەڕە وە لە سیاسەتە سەبر وەسیلەی شەڕە جاری وایە بێ سەبر بکەیت وە غاندی بێ سەبر بکەیت ینی ئێمە گەمانەیە مجتەمەعێکی کۆمەلگایەکی مەدەنی کۆمەلگایەکی نەرمونیان دروستکەنە بێ سەبر بکەین هاوڕەکانی خۆمان فێر بکە سەبر بکەین ینی ئێمە مۆزۆکە ئەندێک برادەری ئەم پیان وایە کە ئێمە لەسەر مەبادی خۆمان نەماوین ماوین ینی بەڵام ئەوەیە کە ئەمە پرۆڤەیەکە بە دیموکراسی ناوخۆشمان ناوگۆڕانیشە ئەبێ پرۆڤەی دیموکراسی بکەین کە خەڵک فێری سەبر بکەین کە بەڵێ ئێمە بڕکەبەرەکانی ئێمە کە پارتیە کە بەشێک لە قیادی یەکێتیە کە فلانە ئێمە ئەزانین کە واهین ئەبێ ڕوونیکردنەوە ڕەنگە ڕوونکردنەوەکانی ئێمە کەم بێ ڕەنگە ئێمە لەباری ڕوونکردنەوەی مواقفەکانی خۆمان تەوزیحاتمان کەم دابێ بەڵام ئەبێ فێر بن کە ئەبێ سەبری سیاسی گرنگە بۆ کاری سیاسی باشە تاکەیت سەبر بکەم ئەزانی هەڵبژاردنێکی تر نزیکە بێتەوە کاک بابە بەڵێ ئامادەکاریەکەین بۆ هەڵبژاردن ئێمە هەموو ئامادەکارێکمان هەیە یعنی ناکەش زەرەرەکەن لێی ئەزانی ئەم شتانە ئەبێ پۆڵ ئەنی بە خوێندنەوەی خۆتان بەو پێدراوانەی لە بەردەستانەوە دەستگای هەڵبژاردنتان هەیە ئەگەر باشە حتمما ئیسیفتا و ڕاپرسی خۆتانتان کردووە بە شێوەیەک لە شێوەکان ئاگاتان لە دۆخەکەی هەست ناکەنەوەی گۆڕان لەناو حکوومەت ماوەتەوە ئەوەی پەرلەمانتارەکانی وەکو پەرلەمانتاری حزبەکانی دیکە ئیش ناکات و موچە وەرەگرێ ئەوەی کە وەزیرەکانتان هێشتا موچە وەرەگرن ئەوەی کە مدیر عامەکان و مدیر ناحیەکانتان هێشتا موچە وەرەگرن سوودی بۆ تاکە کەس هەبووە بەڵام زیانی بۆ حزبەکەتان هەبووە نەخێرەزانی ئەمە مۆزوعەکە دیسانۆکو وتم هەندێک لە هەوڕەکانی ئێمە کە چەپن و حەقیشانە ئەیوروژێن ینی بەڵام لەم وڵاتە بە هەزاران بە سەدان هەزار کەسێکی پارتی تەقاوتیان کردوون کە بەقەر پەرلەمانتارەکانی معاژۆرەگرن و کەس باسی ناکە بەڵام ئەوترێت بووزبسوودنەوەی گۆڕانیش دەستی تیا هەب ینی پشکی لەو شتانە نەخێر دەستی نەبوو بەلیست بڵاو کراوەتەوە ناو لیست بڵاوکراوەتەوە مەزموعی خەڵک کە مستحق بوون کایان بێ ئەوانە پلەی وەزیران هەبووە و پلەی پەرلەمانتاران هەبووە و شخصیاتی سیاسی بوون بە پێی قانون شتەکان بکراوە یعنی کە قانون هەڵوەشە لە وڵاتە بێ ئەوان جا حەزەکەم وەڕوون بکەم و مۆزۆی ئەوەی کە هاتنە دەرەوە لە حکوومەت یاخود نهاتنە دەرەوە مۆزۆیەکی زۆر جددیە یعنی من نازانم بۆ پەلەلەوە بکەین ئەم حکوومەت ئێمە بە مەکرەمە نەچونێتە ناوی من ئێستا بە دەنگی حیزبەکەم بە دەنگی خەڵکەکەم چوومەتە ئەم پۆستێکی ئێستا هەمە پەرلەمانتارێکەمە بە دەنگی خەڵک چوونەتەوە پۆستە بە دەنگی خەڵک ئەو موچێ وەرەگرن خۆ ئەمە مەکرەمەی پارتی یاکێتی نییە کە وەرەگرن ئەمە حەقی خۆیانە وەرەگرن یعنی خەڵک لە کولەمەرگیایە خەڵک لە مەرجایە باشە تۆ درەختێکەیە لە قەدەکەی داوە بڕیتەوە درەختەکە شکاوە بۆ خەتای منە تۆ پەرلەمان پەخستووە بۆ خەتای پەرلەمانتارەکانی گۆڕان ئەوترێت بزوتنەوەی گۆڕان خەمساردە بەرامبەر بە پەخستنی پەرلەمانیش ئەزان معقول نییە لە جەناب پرسم بڵێم گۆڕان چی بکە مەسەن گۆڕان چی بکە چۆن گۆڕان چی بکە سەرۆکی پەرلەمان دکتۆر یوسف محەممەدە گۆڕانە بەڵێ ئەزانی کەواتە بۆ خەمساردن بۆ ئامادە نین تەنازول بن بەرامبەر بە کاراکردنەوەی پەرلەمان و خۆشتان بەشێک لەو کاراکردنەوەیە تەنازول چۆنە مەسەڵەن هەندێک شتێ مەبدەئی گۆڕان ئەوەیە کە لەم وڵاتە هەموو شتێک لە ڕێی قانونەوە بکرێت سەرۆکی پەرلەمانی کوردستان دکتۆر یوسف محەممەد لە ڕێگەی دەنجی پەرلەمانتارەکانەوە بۆتە سەرۆکی پەرلەمان بە ئیتفاقی یەکێتی و گۆڕان و پارتی ئەم حیزبانە ئەکرێ بە هەمان پرۆسس لای بەرن لا بچێ ینی بەغێری ئەوە گۆڕان خوازان و گۆڕان قبول هیچ شتێکی تر ناکە و گۆڕان شتێک قبول ناکە لە مفاوەزاتە کە لە کاتی جەزر لە بەردانە قبولی نەکردبێ یعنی وەختێک تۆ پەرلەمانتارەکانت بئیش کرابن سەرۆکی پەرلەمان دەرکرابێ ساڵ و نوێک 2 ساڵ پەرلەمان پەچی کەوتبێ پارتی ئەمەی کردبێ ئێستا گۆڕان قبولیەوە ناکە وەڵا سەرۆکی پەرلەمان لا بچێت عەلا ئەساس ئەمە سازشە ئەی خەڵک چیت بۆ سازش ناکە یعنی وڵاتەکە وێران بوو لە ڕووی ئابووریەوە لە ڕووی سیاسیەوە لەو کاتێک کە هیچ لایەنێک سازش ناکات هاوڵاتیان زەرەرەکەن هاوڕایت ڕاستە ڕاستە بەڵام لەم مەطلبە شتێک گوم نەکەین جەناب گومی نەکەی باش زاڵم و مەزلوم هەیە حەق و نەحەق هەیە تۆ زەربێک دۆشانوە کە بۆتە مای شکستی پەرلەمان و تعتیلکردنی پەرلەمان من هیچم نەکردووە من دەرکراوم هەتاکەی قبوڵەکەن مەزلوم بن ئەزانی ئێمە مەزلومیەکە چییە کە ئێمە لە شەر حاڵین مەزلوم بەڵام وەچی تر ئێمە لەو کاتەیەوە خۆتان بە مەزلوم مەزانن کاتە ڕوە بڕات ئەمە سەبرێکی سیاسیە ئەمە تەحەدایە گۆڕان سەرکەوتووە لە مەسەلەی ئەوەی کە شەرعیەت نادە بە ناشەرعیەت گۆڕان ئامادەنیە کارێکە ناقانونیە دانی پیا بنێ ئەمە خۆی مەسەلێکی گەورەیە سیاری کۆتایی ماوە زۆر بە خێرایی وەڵام بێتەوە کاتەکەم تەواو بووە بڕاتان لەسەر قسەکانی کاکە حەمە بەڕەسمی چییە کاکە حەمەی حاجی مەحموود ئاماژەی بەوە داوە کە گۆڕانیش حاڵی
حاڵی یەکێتی و پارتی و کۆمەڵ وێگرتووە. بەڕسمی ڕێی ئێمە وتەبێژی بزنەوەی گۆڕان ڕایگەیاندووە کە ئەم شتانە ڕاست نییە بەڕاتێکەکەنەوە کولیان ئەوە بەتاتن ئەوە کاکە هەمە ڕوونکردنەوە بدا باشە نەیدا لە ڕووی قانون و مەحکەمەش کاتی لێک باشە. پرسیارێکی دیکە کە زوو ئەکرێت قەرارە کاگنە و شیرۆن بەم زۆنە بگەڕێتەوە ڕەنگە بگەڕێتەوە ڕنگ ئەوەندەی ئاگاداربی من جەنابتان ڕۆژانە سەردانی گردەکەکەن. بەڵێ من وڵانە ڕۆژان نادەستمەسە گردەکە من بۆ حکمی شەکەم ناسمە گردەکە بەڵام من لە بەریتانیا سادانم کردووە ڕەنگە بگەڕێتەوە و ڕەنگە نەگەڕێتەوە وازویانی قەرار لای خۆیەتی وەڵامەکەت زۆر وازەح نییە. پێم وابێ وتەبێژی بزنەوەی گۆڕان هەلێرە خۆت وتت حزب بە قیادە قیاسەکرێت بە قسەی جەنابەت بەڵێ بە قیادە هەیە گۆڕان ئێمە لەسەر قیادە پەک گۆڕان لەسەر بڕیاری سیاسی پەچی نەکەوت و هیچ کاتێک هەر کاتێک حزبەکانی کوردستان جایەکێتیە پارتیە حزبەکانی کێ پێویستان بە بڕیاری سیاسی بوو بڕیاری سیاسی ئەمە لە ماوەی نیم سەعاتە حازرە پێویستە بە کانوشوانی کانوشوان لە شوێنی خۆیەتی و سامان پێوە هەیە برادرانی بینن ئەی قسەی گەڵاکەن کێشەیەک نییە بگەڕێتەوە یان نەگەڕێتەوە. ئەزانی تەمە خۆشە بگەڕێتەوە کانوشوان ڕقەمێکی گەورەیە لە سیاسەتی کوردیە بەڵام هاتنەوە نەهاتنەوە ڕەبتی نێ بە حزبەکانی ڕەبتی بە خۆمانەوە. بەڵێ کاکە بابەکر دڕایی هەڵسوڕاوی بزوتنەوەی گۆڕان سوپاس بۆ و کاتەی بە ئێمە و بە بینەرانت بەخشی ماندوو نەبن. بینەرانی ئەزیزم لەم جێگەیە باسی ڕۆژ کۆتایی دێت تا بەرنمەیەکی دیکە بەر لەوەی بچمە کۆتایی پارێزگاری سلێمانی دووپاتی کردەوە کاک سەردار قادر کەوتی سبەینێ لە پارێزگای سلێمانی و تەواوی سنووری شاری سلێمانی و پارێزگای سلێمانی و هەموو ناحیە و قەزاکان پشووی فەرمیە بێت بە بۆنەی کەشوهەواوە تا بەرنمەیەکی دیکە ڕێزی یادگار فایق و تەواوی ستافە جوان و بەڕێزەکەم لە شاری سلێمانی و شاری هەولێر قبول بکەن. بەخواتان دەسپێرم و ماڵتان هەمیشە ئاوادان بێت. دەست خۆش بکەن.